سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی لەگەڵ پەیمان. هەڵبەت هەفتانە پرۆگرامەکەم تابێت جیاواز و جیاوازتر دەبێت بە میوانە تایبەتەکانم. بۆم هەفتەیەش میواندەری هونەرمەند و دەنگخۆشێکی ئەزیزی شاری کەرکووکمان کردووە کە یەک دنیا بواری جیاوازی لە خۆیان کۆ کردوەوە، هەم دکتۆرە، هەم ئاسفا، هەم دەنگخۆشە و گۆرانی ئەڵێ لەگەڵ ئەوەیە بەدە زمانی جیاواز گۆرانی ئەڵە. میوانەکەم بۆیە ئەمڕۆ ئەڵم زۆر تایبەتە، گۆرانی زۆر تایبەتمانە بێت. دکتۆر شەماڵ میوانی منە. دکتۆر گیان سڵاوت لێبێت. لەبەر گیتارەکە هەڵماستە دانیشە فەرمووی دانیشە تەندروستی و چۆنە؟ ژیان چۆنە گوزەرێ؟ لەخوا زیاد بێ. لەگەڵ ئیشوکاری ڕۆژانە سپاس دەکەم. ئیشوکاری ڕۆژانت چۆنە؟ سپاس بۆخوا بەردەوامین لە کارەکەی خۆمانەوە پزیشکێک و لە هەمان کاتە بەردەوامین لەگەڵ کاری مۆسیقایش. لەگەڵ دەرکەوتنا چۆنی دەرکەوتنەکانت چۆن کەمن زۆرن باشن سستی؟ ڕاستێکی ئەم ساڵەی ڕابردوو هەندێک دوورکەوتمەوە لە مۆسیقا بە حکمیەوەی خەریکی امتحانی بۆرد ئێمە پێڵین بۆرد یعنی اختصاص لە اختصاصی خۆمە. ڕاستێکی ئەم ساڵە هەندێک دوورکەوتمەوە. اختصاصەکە چییە؟ بەڵێ اختصاصی من جراحة تجمیلیە و تەخویمی و حەڕۆق یعنی بەڵێ بە کوردی پزیشکی نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری و سوتانەنیش لەگەڵی لە هەمان کاتە. هیچی شوێنێک بزەبت. طبعا اختصاصەکە ئێمە زۆر کەس نایزانێ، تەنها اختصاصە هەموو پارچێک لە جەستە ئەگرێتەوە، یعنی ئەتوانی بۆ منە لوو تەجمیلکەی جەستە گوێچکە. بەتاکید هەم لە دوو لایەنیشەوە هەم ڕێککاری و هەم جوانکاری، یعنی تەنها جوانکاری نییە. مثلا بۆ نمونە هەندێک هەیە کێشەیەکیان هەیە یاخود کێشەیەکی زگماکی هەیە یاخود تووشی حادثێکە بە پارچێک لە جەستەی لە دەستەدا ئەو کاتە خۆیگرێتەوە لە بەشی ڕێککاریە نەوەک جوانکاری. شتی ئاوا هەبووە دەگمەن جیاواز نامۆ لە کەسێک لە ڕووداوێکە ئاوا بەشێکی جەستەی لە دەستدا بێت دواتر ئێوە ڕێککاریتان بۆ کردبێ؟ بەڵێ بە تاکید ڕۆژانە ئێمە لە مستشفا زۆر لە حاڵەتان نابینیم. شتی جیاواز چی و بەرچاوکۆتەوە لە کۆی ئەم پرۆسانی کە ئەنجامت داوە جیاواز بوو بێ؟ بەڵێ تەبعاً زۆرن. ئێستا ڕاستێکی نایەتە خەیاڵمان چونکە هەمووی جیاوازە و ئەنواع و ئەشکال حاڵات جیاوازە بینین. درستە. بەڵێ هەموو پارچەیەک لە جەستەمان بۆ هەیە. یعنی باشە با بینە سەر هونەر اینجا. دوو لایەنی جیاواز، دوو بواری جیاواز چۆن لە تۆیان کۆ بۆ هەم حەزی بوون بە پزیشک و هەم فێربوونی عەسف و دەنگخۆشی و گۆرانی وتن؟ طبعا من هەر خەونی منداڵیم پزیشکی بوو ڕاستێکی، بەڵام لە لایەکی دیکەوە هەر لە منداڵیشەوە خولیای هونەر بووم بەگشتی نەک بەس مۆسیقا. هەر لە سەرەتای ژیانەوە من خەریکی وێنەکێشان بووم. وێنەش؟ بەڵێ خەریکی وێنەکێشان بووم، لە دوایەوە فێری خەت بووم، هەموو جۆرەکانی خەت فێر بووم. ئەیسە خۆش نووسی؟ بەڵێ. باش. طبعا پەیمان خان هەر لە سەرەتاوە من خولیای هونەر بووم. بەڵێ. جگەلەوەی کە خەونی منداڵیم دکتۆری بوو تەوان، بەڵام لە هەمان کاتە خولیای هونەر بووم. هەر لە سەرەتاوە لە تەمەنێکی زۆر بچکۆ دەستم کرد بە فێربوونی خۆشنووسی خەت. حەوت خەت فێر بووم. لە هەمان کاتە وێنە مەکێشە، خولیای وێنەکێشانیشم لە هەمان کاتە. وا بزانم ئەگەر غەڵەت نەبم لە مەرحەلەی ناوەندی بوو دەستم کرد بە مۆسیقا بە ئالەتی لە هەر مەرحەلەیەک و دەستە بە شتێک کردووە. بزەبت چونکە ڕاستێکی خۆی ئەوە لە تەشجیعی باوکمانەوە هات. باوکمان هەمیشە تەشجیعمانیە کرد، هەرچی جۆرە هونەرێک بووایە تەشجیعمانیە کرد تاوەکو فێربین. دێتە بیرم دەستم کرد بە پیانۆ. بەڵێ من ئامێری پیانۆ شەژەنم. ئەو کات تقریبان چەند ساڵانێک خەریکی پیانۆم، هەروەک خولیایەک بۆ خۆم لە ماڵەوە. لە هەمان کاتە مەشغوڵی خوێندنیش بووم. تاوەکو گەیشتمە مەرحەلەی کۆلێژ کولیە، ئەو کات زیاتر بەلای گیتارە ڕۆشتم، دەستم کردە فێربوونی ئامێری گیتار. ئێستا دوو ئالەتە ژەنم، هەم گیتار و هەم پیانۆش. لە هەمان کاتە دەستم کرد بە گۆرانی وتن. تەوانەوە هەمووی لەگەڵ خوێندن بەردەوامە و سوپاس بۆخوا لە قۆناغەکانی خوێندنی خۆت زیرەک بووی یان بەهرێکە خوایاوێتی بە تۆ لە پاڵ ئەم هەموو شتای خوێندنەکەشت بە سەرکەوتووی بڕی و لە قۆناغێکی زۆر باشی؟ تەوان بەڕای من بەهرەیە، بەڵام هیچ بەهرەیەک بەبێ خۆهیلاکردن نابێت بەتاکید. بەهرەم هەبوو ڕاستی من حتا کە خوێندنیش دێتە بیرم زۆر بەو زۆرە نەمە خوێند، حتا لە هەموو قۆناغەکانیش هەمیشە یەکەم بووم. سپاس بۆخوا
بەڵام تاوان بە خوێندنەوە بە خۆی لا کردنەوە هەر بەو هۆیشەوە من لە مەرحەلی ناوەندی تاوەکو کۆلێژ دوورکەوتمەوە لە مۆسیقا تاوەکو ئەو پلەی کە ئەمیش بەدەستمێنا سوپاس بۆخوا چمە کۆلێژی پزیشکی ئەو کادەستم کرد بە گیتار و لە هەمان کاتا گۆرانی وتنیش لە کۆلێژیش بووی باشە با گومان لە گۆرانێک بوو دواتر پرسیارەکانی ترکەی گفتوگە کە بەردەوام بێت گۆرانێکی کوردی باشە وای دەبنێ دڵم وەکو کێڵگەی وشکە لە بەهارە بۆ بارانێک تامەزرۆمە تۆ بارانی من بەوەرە وای دەبنێ لە دەریادا سەوڵی دەستم لە دەستداوە ئەوارەکەم فریام کەوە تۆ فریاد ڕسم بەوەرە وەرانە بادا وشک بەم وەرانە بادانوقم بەم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم وەرانە بادا وشک بەم وەرانە بادانوقم بەم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم وەرانە بادا وشک بەم وەرانە بادانوقم بەم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم وەرانە بادا وشک بەم وەرانە بادانوقم بەم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم وەرانە بادا وشک بەم وەرانە بادانوقم بەم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم وەرە دڵم ئێزی نەما با لە لای تۆ ئارام بگرم خۆش هەر بژیت ئەمێکێکە لە گۆرانیە جوانەکانی هونەرمەند هەردی سەلامی زیاتر هەندێک دەستکاریکی بچووکمان کرد ببوورە کارکردی بەڵام جوانت کردبوو خراپە نەکردبوو لەو تۆنانەیە زۆر جوان بەرزە بیتەوە نزمە بیتەوە هەڵبەت ئەمانەش تەمرینی باشی ئەوێ لێزانینی ئەوەیە هەر لە ماڵەوە خۆ تەمرینی بۆ نەسەڵفێج و ئەمانە ئەەکەی یان کەسێک هەیە شارەزا بێ لێزان بێ شتێ پێ بڵێتەوە بەڵێ تەوان وەک خۆت فەرمووت هەمووی تەمرینی زۆر ئەوێت هەر مۆسیقا بە عمومەن ئەبێ مستەمەر خەریکی تەمرین بیت هەمان شت دەنگیش عەزەڵەیە ماسوولکەیە هەر فترەیەک دوور کەوتیتەوە دکتۆریشی لەو عەزەڵەشەش زۆر باشتر دەرەکەزانی لێکوای کێشەکە هەیە تەوان هەر فترەیەکی کەم مانگێک دوو مانگ دوور کەویتەوە تەمرین نەکەیت و گۆرانی نەلێ و عەزەڵە هیلاکە بێ مستەمر تەمرینی پێویستە من خۆم ڕاستی لە ماڵەوە حتا مۆسیقاش کە فێر بووم هەمووی هەر بە تەنیا خۆم فێر بووم مەکەستم بووە هەمیشە بەردەوامم ڕاستێکی لە تەمرینکردن و کاتێکی زۆر شێوێ ڕاستی دکتۆر تۆ خێزانداریشی هەڵبەت تا چەند لە ماڵەوە خێزانەکەت یارمەتی دەرتە هاو کارتەیان تۆ خۆت ئەڵی لە ماڵەوە تەمرینەکانەکەم چیم میوزیک وەیە گۆرانی وتن بێ تاشەن ئەو ڕوحە هونەریەی هەیە ئیزعاجە بێ ئیزعاج نابێ بەم دەنگە ڕۆژانە تۆ تەمرینەکەی تەوان ئەمە زۆر بمان هەر لە ناخمانە مۆسیقا هەیە سواز بۆخوا دکتۆری خێزان مشتێکە لە ئەو کەسانی لە ماڵتان کلینیکێکی بشکۆڵانەیە ئەویشتر دکتۆرەیە و ئەویش زۆر خولیای مۆسیقایە حەزی زۆر بە مۆسیقا بەرانێتنە نەخێر نازانێت بەڵام زەوقێکی هونەری جوانی هەیە یعنی گۆرانەکان مەفەرەن زۆر گوێ لە مۆسیقاگرێ زۆر گوێ لە ئەنواع و ستایلی جیاوازی گۆرانەکانەگرێ فە زەوقێکی جوانی مۆسیقای گوێگرێکی باشە هەواداری باشە گوێ لە دەنگی شتەگرێت چ گۆرانێکی تایبەت بێتەوە ڕۆژانە یانە کاتێ حەسکا بۆی ئەڵێ
وڵی طبعاً ئەرچی حەز لێ بۆ ئەوترێ طبعاً بەڵام ئێستا حالیان نایەتە خەیاڵم چی گۆرانێک بزەبت زۆر گۆرانی وتووە باشە داوای چی بکە بۆ ئەوترێ باش خاڵێکتان دەکا هەر بژین و بمێن بەیەکەوە بڕگەیەکم ئامادە کردووە بۆ پێی کە دوکە پێشتریش ئاماژەم پێکرد بە زیاتر لە 10 زمان گۆرانی ئەڵێ جا من زمانەکانم ئامادە کرۆ لای خۆم تۆ گۆرانەکانم بۆ بڵێ کۆپلە من پێت ئەگۆڕم من لە کوردی وەڵام بڕۆ عربی لە عربی و بڕۆ فارسی بۆی ئەم بڕگەیە پێشش بە بینەران بکەین بشزان کە لە سەرای بەرنامەکە وتمە بە 10 زمان گۆرانی ئەڵێ تەوان یەک ملاحەزەیەک بچووک ئەم شێوەیە من پێشتر بە 11 زمان گۆرانی وتووە بەڵێ بەڵام خۆم ئامادەم کردووە کام گۆرانی بەم شێوەیە مۆسیقیان لە ڕووی مۆسیقاوان زەحمەتە ڕاستی لە لەحظەیەکی فەجئەتەن بگۆڕیت بکە هەر گۆرانیەک خۆتەزانی ئاوازێکی خاصی هەیە ئیقاعێکی خاصی هەیە مەقامێکی خاصی هەیە ڕتمێکی خاصی جگەلەوە کەلیمات لە مشکت تەرکیزی ئەوێ عازف تەرکیزێ ئەوە چاڵنجێکە ڕاستی هیوادارم شتێکی جوان چاڵنجە ئەەکەین ئەوێ دەکەم بەدڵی ئێوەش بچکە بەڕاستی دەنگێکی جوان ئاتۆنەکانی زۆر جوان و بزانین بە زمانەکانی تر چۆن گۆرانی ئەڵێ بعد ئیسپانیەوە دەست پێ بکەین. Como si fuera esta noche la última vez, ricordo un angolo di cielo dove ti stavo ad aspettare, ricordo il volto tanto amato e la tua bocca da baciare. عربي أنا طفلك أنا رجلك أنا بعضك أنا كلك غير حبك غير حضنك ما إلي بهالدنيا دار فارسي بدخل میدم سخت نیست لااقل برای تو راحت باش دورم از تو و دنیایت تو راحت باش هیچ کس نمیاد جای تو دلشورم دارم من کوردی گر یادت به وتم روژده دوری من کۆتایی پێدێ بەڵێنم پێدای کە هیچ کەسێ ناتوانێت تۆم لێبەرێ Seni unutsaydım bekler miydim hiç bir derdime bin dert ekler miydim hiç şu sonsuz hasretim kalbime kayıp bir ömür bir ağaç çeker miydim ki canım 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 saat चलना यूं ही कसम तुम्ही कसम बाकी मिलना यही एक जाए भले तू बदन जुदा मेरी हो के हमेशा रहना कभी न करना अलविदा انجليزي Whenever I'm weary from the battles that rage in my head, you make sense of madness when my sanity hangs by a thread. أشوري يا زوج الخير أخو بخايا أما شعم بيت بلبيت بخايا إن زونا داير بخبن شورايا مدري قديوخ شريم فيايا Bugün senin ad günündür Ne arzun varsa hayatı keksin Hayat seni sevsin
ئەی دەست خۆش دەنگ خۆش هەر بزان بووین بەدە زمان دەزمانی ڕێک بوو حسابم کرد اینجا بەڕاستی ئەم چاڵنجێک ئێمە کردمان چاڵنجی پێرەوە ئاسان نییە نەک بۆ گۆرانێگەر بۆ قسەکردنیش کەسێک ئەو هەموو زمانە بزانێر بە قسەکردن لە پڕ پێی بڵێ بیگۆڕە هەڵبەت ئاتا ئەسە ڕەنگە تۆ زمانەی خۆت ئەسمە چی زمانە ئێستا ڕەنگە بە هندی قسەبان بۆ بکە بەدەر لە گۆرانەکان کە لە بەرفرۆ زمانەکان هیچی بە باش ێزانی زۆربەی لە زمانەکان تا ڕادێکلی تێگەم 6 زمانیان قساکەم بە جوانی قساکی بە باشی تاوان زمانی خۆم زمانی کوردی عربی ئینگلیزی تورکمانی ئاذەری تاوان هەندێک کە سوازانەی ئاذەری و تورکمانی هەمان زمانە بەڵام جیاوازە وڵاتێکی جیاوازە هەندێک لە هەندی تێگەم و قساکەم تورکی ئەکی تورکی لە بینی زمانی تورکمانی و ئاذەریە ئەم زمانانە بە جوانی قسەیان پێکەم زمانەکانی دیکە ڕاستی ئەکید ناتوانم زۆر بە جوانی قسەیان پێ بکەم بەڵێ ئەو ینی زۆر گرنگە لەلام ئەو شانەی کایدێمەوە تا ڕادێ و خۆی بیلێمە بە جوانی دەست خۆش بێت بەنگە خۆش بێ چاڵنجێکی زۆر جوان بوو گۆرانەکان زۆر جوان بوو چێژمان لێبینی و دەکەم بینێرانیش چێژیان لێبینی بێت پارتی یەکەم با لێرە کۆتایی پێبێنین لە پارتی دۆمە لە شوێنێکی ترەوە دەست پێکەینەوە بە گۆرانی و گفتوگۆی دیکە بڕین فەر دکتۆر گیان ڕەنگە هەندێک شت کە ئێمە ئەیکەین پرسیار بێت لەلای ئەو کەسانەی کە بۆ نەسێرمانەکان چکە تۆ شتەکە بە پرایڤت ناکەینە تۆ لە ئەکاونتی خۆت بڵایەکەیتەوە پابلیکی یان چوزام کەناڵەکان پرۆگرامە لەگەڵەکە ڕەنگەمە جێگەی پرسیار بێت لای بەشێک لەو کەسانی کە شتەکانی تۆ بێت دکتۆرێک سپۆڕی جوانکاری دکتۆرێکی جوانکاری لەگەڵ گۆرانی و میوزیک چی کۆی ئەکاتەوە چی وای لە تۆ کردووەکە گۆرانی بڵیت تاوان پرسیارێک زۆر جوانە زۆر کەسی شەو پرسیارەکات و هەمیشە لێمیش کراوە خۆمیش حەزەکەم و پرسیارم لێ بکرێ لەبەرەوەی وەک خۆت وتە شتێکی جیاوازە دکتۆرێک پزیشکێکی خاستن جەڕاح نەشتەرگەری خولیای مۆسیقا بێ خەریکی گۆرانی وتن بێ خەریکی ژەنی دوو ئامێر بێت ڕاستێکی من هەر لە سەرتاوە کە دەستم پێ کرد جگە لە خولیاکە و خۆشەویستەکەی خۆم بۆ هوەر حەزم لێ دوو ئامانج بگەێنم ڕاستی بە خەڵک یەکەمیانەوە بۆ حەزم کرد پیشانی بدەم کە دکتۆرێکی کەرکووکی ئەو گەنجێکی کەرکووکی پزیشکە جەڕاحە لە هەمان کاتە دوو ئامێر ئەژەنێ پیانۆ و گیتار و لە هەمان کاتە گۆرانی بە 11 زمان ئەلێت یعنی ئومێدێکم هەیە بەس نەوەک بەس لە وڵاتی خۆمانە حەزەکەم ینی ئینشاءالله ئاواتم هەیە هەموو دنیا بێتە شتێکی ئینتەرناشناڵ بزان کە کەسێکی گەنجێکی کەرکووک هەیە بە 11 زمان گۆرانیرە لە هەمان کاتە 11 زمانی جیاواز هەوڵت داوە ببی بە نێو دەوڵەتی شتەکانە بچنە دەرەوەی وڵات فەرمو با دانیشین گفتوگەکانمان بەرداوای پێبین هەوڵی ئەوە داوە کە بەناو لەناوەکان پەیامەکەت بگەێنی دەنگت بگەێنی بە وڵاتانی دیکە بۆ نمونێستا گەنجمان هەیە هەر لەم شارەیە لە شاری کەرکووک گەنج هەبوو بەشداری لە پرۆگرامی دەنگخۆشی وڵاتانی دیکەیە کردووە ینی ئەمە شێکێکە لە هەوڵدان بۆی تۆ خۆت نێودەوڵەتی بکەی بە ناوبانکی بگەیت بە وڵاتەکانی تر دەنگت هەڵبەت کە تۆ بە ناوبانگ بووی ئەسڵ و فەسلیی دیارەکە کوڕێکی کوردی کەرکووکی طبعاً هەبووە هەوڵدان هەبووە ڕاستی چەند فرسەتێک زیاتر لە فرسەتێکشم بۆ هات هەندێکیان مع الأسف نەمتوانی ینی بەردەوام بم لێ بە حکمەوەی داوامم ئەو کات لە مستەشفا و کەمی کات و نەمەتوانی ڕاستیەکەی و داوام جێبێلم یەکێکیان بۆ باس دەکەم من بەشدار بووم لە پرۆگرامێکی لوبنانی بۆ تاڵنت ناجحیش بووم سەرکەوتوش بووم لە دوو قۆناغ بڵێ طبعا حتى لە پرۆگرامەکەیش من بە دزمان گۆرانی مۆت بەڵێ ئامان شێ ڕیاکشنێکی زۆر جوان هەبوو هەمووی پێی سیر بوو دکتۆرێک گۆرانی ئەلێت و عسفەکات و بە 11 زمانیان دەزمان سەرکەوتوو بووم ڕاستەکەی بەڵام من خۆ من سیحابم کرد ئەو کات داوامم لە مستەشفا طبعا ئێستایش هەمان شتێمە داواممان تۆزێک لە خەستەخانە زۆرە من ڕاستی قبوڵم نەکردی ئیجازە وەربگرم ئەو کات مەجبور بووم 4 مانگ لە لوبنان بمێنمەوە بەرنامەکەش حەقی خۆیانە 4 مانگ لە بەرنامەکە پرۆڤات هەیە تەسویر هەیە هەموو شتێک خۆت ئەزانی من پیانەوت ناتوانم 4 مانگ گەڕامەوە بۆ خەستەخانە هەستت ئەکرد ئەگەر نەک شایتایەتەوە ئەگەشتیتە فاینەڵ لە ناخی خۆمە بڵێ باشە ئەگەر جارێکی تر دەرفەتێکی وات بۆ پێتە پێش بەشدار ئەبیت و بەردەوام بی لەسەر یا ئەگەر لێرە پێیسیان پێ بێ بە هەمان شێوی جاری پێش و
ئەکشیتەوە بەڵێ ئەگەر بەرنامەیەکی جوان و ڕێک بێت بەڵێ ئێستا حەزەکەم ئومێدم هەیە و بەرنامەیەکی وە ئەو هەڵێکی دیکە ئاها بۆم بێت و بەردەوام باشە مەرجە ئەو هەلێکە بەڵام بە شەرتێک بەڵێ نێودەوڵەتی بێت دەرەوەی وڵاتێکی تر بێ خۆ لە ناو کوردستانیش لە کەناڵە جیاوازەکان پرۆگرامی دەنگخۆشی کراوە تەمان هەموو شتێک ستێپاتە ینی قەیچەکە هیچ کێشەم نیە ئەگەر هەرچی پرۆگرامێک بێت لە وڵاتی خۆمان بەیان دەرەوە بێت تەمان ئومێد ئامانجە کۆتایەکەم ئینتەرناشنال بێ نێودەوڵەتی بێ بەڵام لێرەش بێ بەڵە بە خۆشحاڵیەوە بەشداریەکەم بەڵام بە شەرتێک تەسیر لە داوامەکەم نەکە کەم و کورتی نەکەم لە داوامەکەم ڕاستی هەڵبەت ئەگەر کەسێک بێ لە شتێکا سەرکەوتوو بێ یان گرنگی بە شتێک بێ هەڵبەت ئەبێت لە شتێکی ترە ببووری نا لە یەک کاتان ناتوانانی گرنگی بە دوو بابەت بە دووشتی جیاواز بێ ڕەنگە بتوانانی بەڵام هەندێکەم و کورتی هەرە بێ اینجا تۆش ئەگەر بڕیاریا بچیتە گۆرانی بەرنمەیەکی گۆرانیتون دەنگخۆشیەوە خۆت یەکلایی کەرەوە تاسیێبە بە ئیشەکەت قسێ زۆر جوانە من حەز ناکەم میثالی بم چونکە ئەگەر جوانە ئینسان خۆی وێت بێ واقعەکە باز بکەی ئەمە ڕاستی واقعەکە پزیشکی لەگەڵ مۆسیقای هەردووکی پێکەوە بتوێت لە لە بەرز بیت هەندێک زەحمەتە نەک زەحمەتە مستحیلە هەر لەبەرەوەی شەگەر ملاحەزە بکەی نییە لە هەموو دنیاە پزیشکێک بەردەوام بێ لە کارەکەی خۆی و سەرکەوتوو بێ لە کارەکەی خۆی و لە هەمان کاتە مۆسیقی هەیە پزیشکمان هەیە بەڵام ئەمە وازی لە کارەکەی هێناوەیە ئەمە وازی لە جەنابەت فەرمووت تەضحیەک ئەبێ بدەیت من ئامانجەکەمەوەیە لای کامیان لای تۆ کامیان ینی باڵاترە هونەرەکە یان بوار و پیشەکەی هەمیشە ئەیلێمەوە من پێش ئەوەی مۆزیک ژەند بم یاخود هونەرمەند بم من پزیشکم کاتە ئەویان لە بەرەوەش چەند جار هەبووە من تەضحیم داوە بە مۆسیقا ئیش وارە هەر پیرۆزەکان ئەنی ڕۆحی کەسێک ینی کەسێک ئۆکەی ڕۆح و کەسێک ڕۆژی تابێ بە دەستی خوایە بەڵام گێڕانەوەی بۆ ژیان و بوون بە سەبەب و یا چارەسەرکردنی بەشێکی جەستە و هەرکەم لەوانێکی خۆت باسەکەەوە لە دەستیەکێکە لە کارە پیرۆزەکان و هەمی شش دکتۆرەکان ئەسە منەوە گەورە بم بۆیە ئاوادانی پێیانێم لەلایەن بە تایبەتی مناڵەکان و بەشێکی دیکەی لە گەورەکانیش ئەنی ئێستەکەی بەڕاستیڵ ئێمە ئیزرائیلە بەس دکتۆرەکەی ئێمە جیاوازە هیچ هەبووە نەخۆشێکی تایبەتە هەبوو بێت بە مۆسیقا بچی بۆ لای طبعا لە کاتی ئیشکردنا من هەردوو شتەکە تێکەڵ ناکەم بەڵام پێش ئەوەی دەستکەمە داوام لە ناو مستشفای کاتی کۆلێژ من هەر بەوە دەستم پێی کرد خۆم و گیتارەکەم چەند فعالیاتێکمانە کرد ڕۆشتین بۆ لای منداڵان بۆ لای نەخۆشی شێرپەنجە سەردانی زۆر جێگەمە کرد خۆم و گیتارەکەم و وەک پزیشکێک بەڵام لە کاتی ئیشکردنی فعلیە ڕاستەکەی هیچ هەردوو کارەکە تێکەڵ ناکەم کاتی ئیشکردن و کاتی پزیشکی پزیشکم کاتی هونەریش ئێستا هونەرمەندی تاوا لێرە ئێستا هونەرمەندین باشە گەمان لە گۆرانێکی تر بێت بەسەر چاوام زاریان گۆرانیشی عەرەبی بڵێن بە عەرەبی بێ سەرچاو ما دامك تحبيني الممكن تبوسيني الممكن تخليني ارسم سمايا عيوني واقسم قسم ما اخوني الممكن اكتب اسمك قلبي واصير النبضك تصيري لي عيني وعيني ما دامك تحبيني تصيري لي عيني وعيني ما دامك تحبيني طاير بحبك طاير يا حلوة يا ام الطاير وبحالي ما ادري ايش صاير اكتب شعر اتغنى يا مداركم واتعنى جيران حسوا بيا خزروني راحة وجيا وانا احلف لهم بالله يا عمي صفوني يا جيران حسوا بي خزروني راحة وجيا وانا احلف لهم بالله يا عمي صفوني ما دامك تحبيني عالفرقة لا تعوديني ما اريد اضيع سنيني ما دامك تحبيني لعب هواك بريتي صيري لي نخلة ببيتي لعب هواك بريتي
صيري لي نخلة ببيتي حبيني أكثر وأكثر العشق أحلى من أسمار لو جيت أهزج مشتاق حفنة البرح سقيني حبيني أكثر وأكثر العشق أحلى من أسمار لو جيت أهزج مشتاق حفنة البرح سقيني ئەی بشی دەم خۆش هەر بمێنی زۆر جان ئەدایەکی گۆرانەکان و جیاوازیەکی پێ ئەبەخشی تۆزێ ها بەکردن ترشوخەی دەقاودە خۆی نابەستایڵی خۆتەڵیتەوە زۆربەی گۆرانەکان من حەزەکەم دایمەن بەسمەیەکی خۆی دەستێکی تۆی پێوە بە لە گۆرانی بەژە کوردەکانە زیاتر گۆرانی کێ ئەڵێتەوە حەز بە دەنگی کێیە؟ طبعا جۆ لە هەمووی ئەگرم ڕاستەکەی بەڵام من زیاتر حەزم بە گۆرانی کۆنەکانە کلاسیکەکان زیاتر حەزم پێ و زیاتر ئەگونجێن لەگەڵ دەنگی خۆمە جوانە گۆرانی کۆنەکان وشی زۆر جوانی تایە ئاوازی زۆر تایبەت بەڵام لە تازەکان ئەکید هونەرمەند زەکەریا زۆر گۆرانەکانی ئەڵێمەوە هونەرمەند شێر کۆتالیب زۆر حەزم بە گۆرانەکانێتی هەم لە ڕووی هۆنراوەوە ڕاستێکی چکە تۆزە گرنگی بە هۆنراوەش زیادە دەمە کە گۆرانێکە هەڵەبژێرم زۆر هونەرمەندی دیکەشێت لە تازەکانە من ڕاستی دەنگی ئەو کارەکانی هونەرمەند ئەردی سەلامی زۆر پێ جوانە ڕاستێکی وەکوتم هەم لە ڕووی هۆنراوە هەم لە ڕووی ئاوازی درستە دکتۆر ئەم هەموو هونەر جوانە تیا کۆبۆتەوە لە میوزیک لە دەنگ لە دانانی ستایلێکی تایبەت بە خۆت چۆنە تا ئێستا خاوەنی بەرهەمێکی تایبەت بە خۆت نیت یان ئەگەر هەتا بەرهەمت کەمە یان ئەگەر هەر نیتە بەنیازی ئەوەی کە بەرهەمی خۆت هەبێ؟ طبعا هۆنەرمەند هەر ئەبێت لە ڕۆژێک لە ڕۆژانە بەرهەمی خۆی هەبێت ئەوە شتێک واقعە ڕاستێکی من بەرهەمم هەبووە نالێم نەمبووە بەڵام بەرهەمێکی ڕسمیتەوە کۆیستا بەداخەوە نیمە چەند گۆرانیم ئاوازداناوە چەند گۆرانیم دروست کردووە بەڵام ئاوازیش داناوە هۆنراوە نانووسی هۆنراوە نانووسم بەڵام زۆربەی ئەو گۆرانیانەی کە ئەو بەرهەمانێک کە دروستم کردبوو زۆربەی ئاوازی خۆم بوو یعنی بۆ چەند مناسبەیەک چەند گۆرانیەکشم دروست کردو یەکێک لەو گۆرانیانە لە تەخەڕوجی خۆم بوو لە کۆلێژ گۆرانیەکمان دروست کرد باسی تەخەڕوجێ کرد بە 3 زمان تاوان دروستم کرد زۆر بڵاو نەبوو ڕاستی لەبەرەوەی خۆمان زۆر حەزمان نەکرد حەزمان لێ بوو تایبەت بە تەخەڕوجی خۆمان باشە ئەزانی گۆرانی بۆ ئەو مۆزوعانە بۆ نمونە بۆ خەنەبەندان بۆ تەخەڕوج بۆ دایک بۆ برا بۆ خوشکە ئەم بابەتە تایبەتانە زۆر بڵاوە بێت لەبەرەوەی گۆرانی بۆ ئەو بابەتانە کەم وتراوە هەمیشە خەڵکیش کە پرۆسەیەکێ بێ ئاهەنگێکە بێ بەدوای گۆرانی کاگەڕێ تایبەت بێ بەو فەقەرەیە و تازەش بێ و باوەڕم وایە گرتەوە گۆرانی و بڵاو کرێتەوە سەرەنگە دەنگدانێکی زۆر باشی هەبوایە بینەرێکی زۆری هەبوایە چکە ئەها ساڵانە خوێندکارێکی زۆر تەخەڕوجەکەن بەتایبەتی لە کەرکووک کە فرێنێتەوە فرە زمانەنا تۆڵی بە 3 زمانی کوردی و عەرەبی و تورکمانی عەرەبی و تورکی تۆزێک بەلای تورکمانی شاڕۆشت تەوان بالفعل من بڵاوم نەکردەوە بەڵام زۆر بەکارهێنرا لە زۆربەی بۆنەکانی تەخەڕوج خەڵک بەدڵی بڕاستی بەڵام ڕسمیە بە شێوکی ڕسمی بڵاوم نەکرد باشە ئەی لە ئاهەنگی هاوسەرگیری خۆت گۆرانی توتووە گۆرانی تایبەت یان 3 گۆرانی وت تایبەت خۆت و ینی خۆت داونابوو یان هیچێ بووتەوە نەخێر گۆرانی دووبارەم کردەوە بەڵام بە شێوەی خۆم ئەتان زین گۆرانی کێ بوو کام گۆرانیە بوو بەڵێ یەکێک لە گۆرانەکان گۆرانیی تورکی بڕاستی گۆرانیشی زۆر جوان هادە یەکێکە لە گۆرانی فلکلۆرەکانی تورک بە 3 زمان 3 گۆرانی و 3 زمان میوانەکانت سێنەتەوە کەنتیا بوو بەڵێ لەبەرەوەی من دکتۆری خێزانم طرفیشان تورکمانە جگەلەوەیش من ئەو کەسانی کە هەمووی کە خۆشەویستانی منن هەمووی لە نەتەوە جیاوازەکان ڕاستێکی گۆرانێکی کوردی و گۆرانێکی تورکی و گۆرانێکی عەرەبی جوانە زۆر جوانە بەتایبەتی کردبوونێکی لەو ڕۆژیشە هەر 3 زمانەکەم وت هەر 3 زمانەکە هەر بژی وای دەکەم هەمیشە زۆر خۆش بیت و کەرخ شارێکی فرەنەتەوەی هەڵبەت ئەوی کە لەم شارەیە ژیا بێت لە نەتەوە جیاوازەکان هاوڕێی هەیە و ئەگەر خوێندکار بی بۆ نە لە کۆلێژ ئەبین کە تێکەڵە
هەموو زمانەکانیتیایە ڕەنگە هەنێ جار سیاست شتەکان زۆر ناشری نیشانمە بەڵام واقعی بابەتەکە ژن و ژنخوازی هەیە لە نێوان نەتەوە جیاوازەکان لەم شارە فێکەوە ژیانێکی جوان هەیە خۆشەویستیکی زۆر هەیە دروستە سواز بۆ خوا الحەمدولله دروستە ناکرێت هەمیشە ئەوەی کە ئەبینرێت ڕۆ خراپ و ناشرینەکە باوەڕ پێ بکەین ڕۆژوانەکان کەمتر نیشانە درێن بەداخەوە بەڕاستی شێک لە ئامانجەکانیش کە من ئەو زمانانە تێکەڵەکەم ئەوە ئامانجێکە دایمەن مەگەر ملاحەزە بکرێت پێشەوەی بە کوردی دەست پێ بکەم لە بۆنەکانە من سەرەکەی بە تورکمانی حەزم لێ دەست پێ بکەم بە عەرەبی دەست پێ بکەم ینی یەکێک لە ئامانجەکانی تێکەڵکردنی گۆرانەکان بە زمانی جیاوازەوە ئامانجەکەیە ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئاواتە دێتە دی و هەمومان بە پێکەوە ژیانێکی خۆش بەئاشتی تەبایی هەمووی دوور لە کێشە و دوور لە سیاست و کۆمەڵە بابەتکەیەتە ناو کەرکووکەوە شارێکی جوانە بۆ فرێنەوە لە دێر زمانەوە هاتووە بەڕاستی شتێکی تازە نیە هەر یەک لە نەتەوەکان کە لەم شارەیە ژیاون جێ دەستیان دیارەکە لە مێژەوە لێرە بوون بەڵام بام نەچوونەوە بابەتەوە ئیشی من نییە بێمە سەر بابەتەکەی خۆم کە پێشکەشکاریە بەرەو کۆتایی ئەچین پرۆگرامێکی زۆر جوان بوو گۆرانەکان زۆر جوان بوو ئەدا جوان بوو من زۆر دڵخۆش بوو ئومێد دەکەم بینەرانیش دڵخۆش بوو بێتن چێژیان لە گۆرانەکان بینی بێت هیچ شتێکم نییە ئەگەر تۆ پەیامێکت هەبێ و تێک دەبێت لە کۆتاییە هیچم نییە ڕاستێکەکەی جگە لە سوپاسکردنی ئێوە ماندوو بوون لەگەڵمان هیوادارم پرۆگرامێکی جوان بێت و هیوادارم بینەران و گوێبستانی خۆشەویست بەدڵان بێت ئینشاءالله میوانێکی ڕەخسە بووین ئینشاءالله ئەزیزان و خۆشەویستان پرۆگرامی ئەم هەفتەی لەگەڵ پەیمانم پێشکەشکردن وێ دەکەم جێوی ڕەزامەندی ئێوە بووبێت پرۆگرامەکەتان بەدڵ بووبێت و کۆزان هەمیشە پرۆگرامەکە لای من بە گۆرانی کۆتایی پێدێ بۆیە ئەمڕۆژ بە گۆرانێکی جوان بە دەنگە خۆشەکەی دکتۆر شەماڵ کۆتایی بە پرۆگرامەکە ئەهێنین ئەو کچەی پایزانیش بەرگت سەوزە و گوڵی تەڕەدەی لەسارد خەومە بینە خۆڵ و باس شتوێنێ بێ بۆ کەمار ئەو کچەی پایزانیش بەرگت سەوزە و گوڵی تەڕەدەی لەسارد خەومە بینە خۆڵ و باسک پشتوێنێ بێ بۆ کەمار تۆ لە دیوە چۆن ناگری سپی پیری بەربووەتە تاڵی سەرم زۆرە ترسم دارستانی خژی ڕەشت بگرێتەوە